ئەمڕۆ کاتژمێر 1:30 پاشنیوەڕۆ سیارێکی بار هەرگر کە جۆری تانکەر بوو کە نەفتی ڕەشی بارکرد بوو لە هەولێرەوە بەرەو سۆران دەڕۆیشت بەهۆی تیژ ڕۆیشتنی لە جادا لا دەکەویت و وەردەگەڕێتن ئەو نەفتە ڕەشە بڵاو دەبیتەوە لەسەر جادەکانمان بە هاوکاری شارەوانی سۆران توانیمان دوای 3 کاتژمێر کارکردن ئەوانە جادەکە پاک بکەینەوە و هاتوچۆ بەردەوامە ئێستانێک.